بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت تەفسیری سوورەتی تەوبەیە ژیان گوزەر ئەکەین و بەسەر ئەبەین هەتا ئاەتی 37 لەم سوورەتە پیرۆزە تەفسیرمان کردووە. ئەمڕۆ ئاەتی 38 و 39 لە خزمەتیانە ئەبین. لە دوای ئەوەی ڕەب العالەمین باسی مانگەکانی بۆ کردین کە 4 مانگ لە مانگەکانە جەنگ تیایە حرامە و باسی صفەتی کافرانی بۆ کردین کە ئەهاتن ئەو 4 مانگەیان ئەگۆڕی بە 4 مانگی تر و ئەیانوت لە 4 مانگەی ترا قەزای ئەکەینەوە. فەرمووی ئینەمە النەسیء زیادەة فی الکوفر، درێژکردنەوەی مانگەکان و لادانی مانگێک لە شوێن مانگێکی تر ئەوە کوفرە لەسەر کوفر و زیادبوونی کوفرەکەیانە لە دڵیانە، بۆی ئەو کارە ئەکەن. دوای ئەمانە مەسئلەیەک ئەهێنێتە پێشەوە. ئەم سوورەتە پیرۆزە لە غەزوەی تەبووکە هاتووەتە خوارەوە کە غەزوەیەکی زۆر تایبەتە لە حیاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوو ڕۆوە. یەکەم دانیان هەرچی جەنگێک گوزەراوە لە غەزوەی بەدر و ئوحود و خەندەق و هەمووی لە بینی عەرەب خۆیان بووە، لە بینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ کافران و مشریکانی ناو عەرەبە. ئەم غەزوەیە لەگەڵ ڕۆمایە، لەگەڵ غەیری عەرەبایە، بۆ یەکەمین غەزوەیە، یەکەمین جیهادە با بڵێن جەنگە کە لەگەڵ غەیرە عەرەبە ئەکرێ و ئەچێتە دەرەوەی مەناتیقی عەرەبی بۆ جەنگ لەگەڵ غەیری عەرەبە، ئەچێتە مەنتیقەی شام و ئەوانە. دووهەم هەرچی جەنگێکی کردبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەیفەرموو بۆ کوێ ئەڕۆین، جەیشی کۆ کردووە ڕۆشتون لە ڕێیە یان گەیشتونتە شوێنەکە اینجا زانیویانە ئەسحاب. ئەم جەنگە هێشتا 15 ڕۆژێکی ماوە بۆ جەنگەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیعلانی کرد و داوای کرد کە هەموو کەس خۆی کۆکاتەوە ئەچین بۆ جەنگی بەنی الئەسفەر لە ڕۆم. طبعا ئەم دوو دیاردەیە لە سیرەیە زۆر تایبەتە، یعنی هەموو جەنگێکی بە پەنهان کردووە، ئاشکرای نەکردووە، کەچی ئەم جەنگە هەر زۆر بە ئاشکر. عولەما ئەفەرموون لەبەر چی؟ لەبەرەوەی یەکەم جەنگەکە لەگەڵ ئەهلی کتابە، یەکەم جەنگە ڕوئەدا، دووەم شوێنەکە زۆر دوورە، سێهەم زۆریش گەرمە، کاتەکەی وەختەکەی ئەوهایە کە زۆر گەرمە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەنە ئاشکرای کرد و تەرکیزی لەسەردانا بۆی هەموو کەس ئیستعدادی نەفسی ڕۆحی مالی هەموو شتێکی هەبێ بۆ ئەم سەفەرە دوورە. لەم دوو ئاەتە پیرۆزەی کە ئەچینە خزمەتی، ڕەب العالەمین ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله اثاقلتم إلى الأرض. هو إيمان داران، طبعا خطاب كان إخوة جل جلاله بو إيمان دار، ضلي إيمان دار رأى وشين كاتك أفرمي يا أيها الذين آمنوا تكاليف الشرعي إسلامي لغير إيمان دار نية جيبجيك خلقي كتير غير دينا تكاليف لو تارك بدرجي باسم كله لتكاليف الشرعية حجناش السري، إما مكلفين بالنيج أو مكلفني، إما مكلفين بالزكاة أو مكلفني، أو مكلفين بحج. بويا خطابه كان هرهم ويان رؤى كان خير رؤى كان إيمان دار. ليرج أفرمي هو إيمان دارا ما لكم بشوازي تعجبك السماعية ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله اثاقلتم إلى الأرض. شيتان كبيتان أو تري ئادەی ڕاپەڕن لە پێناوی خوایە، لە پێناوی بەرنامەی خوایە، ئثاقلتم إلى الأرض، قرز ئەبن لەسەر زەوی، ئەکەون لەسەر زەویە. طبعا لەم غەزوەیە لەبەرەوەی شوێنەکە زۆر دوورە، گەرمە، ئیعلان کراوە، جەنگەکە زۆر قورسە، ئەسحاب زۆرێکیان ناڕەحەت ئەبوون بەمە. وشەی ئثاقلتم لە بابی تەکەلوفە، بابی تەثاقلەیە، تەفاعلەیە، بابی تەفاعل یەکێک لە معناکانی وە تەکەلوفە، یعنی خۆیان لاشیان قورس نەبوو، یان توانی بچن بۆ جیهاد، بەڵام عوزریان ئەهێنا خۆیان قورسە کرد، زۆریان وەها ئەکرد کە قورس بن. مەسەلەی
قورسی و سووکی ڕاغبی ئەسفەهانی ئەفەرمێت دوو جۆر قورسی و سووکیمان هەیە قورسی و سووکێکمان هەیە کە هەر شتێک بگری لەم سەرزەویە بە دوو ئەعتیبار ئەم پارچە کاغەزە بە ئەعتیباری ئەگەر بیگری قورسە بە ئەعتیبارێکی سووکە شتێ لەم کەمتر بێ ئەم قورسترە بەرامبەری لەم زیاتر بێ ئەم سووکترە بەرامبەری ئەفەرمێت جۆرێکی ترمان هەیە تەنەکە خۆی ئەم شتە خۆی یان بەرەو خوارەوە ئەڕۆیە بەرەو سەرەوە ئەڕۆ ئەفەرمێ ئەو ئەجسامانەی کە بۆ ئاسمان ئەڕۆن وەکو ئاگر پێیان ئەوترێ خەفیف لە زمانی عەرەبیە ئەوەشی کە بەرەو زەوی و ناوە ئەڕۆ پێ ئەوترێ ثەقیل بۆیە وشەی ئیذ ثاقلتم إلى الأرض بە هەردوو معناکە وەرئەگیرێ یعنی هەر خۆتان ثەقیل و قورسن خۆتان ئەدەن لە عەرز یان نە لە ڕووی معنەویەوە جستتان وها لێکەوە یا ڕۆحتان وها لێ کردووە ئەوەندەدا تەمەڵ کردووە ئەدەن لە عەرز ئەفەرمی ئەڕەضیتم بالحەیاة الدنیا من الآخرة ئەوە ئێوە ڕازیتانە تەنها ڕازی بوون بۆ شتە بچووکانی ژیانی دنیا لە بەرامبەر ئاخرەتە فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل هامو أوي لدنيا أجوزره لجواني وجمال كاني بنسبة آخرته وزور كمو كرتو كرتشوكالا أجرانا برنو جهاد نكن لبينا يخوايا إلا تنفروا يعذبكم عذابا أليما عذابك زور بشدة أليم وزور بآزار أتاندري ويستبدل قوما غيركم خوا جل جلاله ايوه اقرب قوم كثير ولا تضره شيئا خوا جل جلاله لو قران كاري انا هيك عجزك بو خوانا به وهيك زرق لديني خواناك به والله على كل شيء قدير خوا قدير بسر همو اشتيك همو ده صلاتك هي مشينا خزمت تفسير اياتك بدريجي افرمي يا ايها الذين امنوا ما لكم اذا قيل لكم انفروا في سبيل الله وشيء انفروا لزمان عربية أصلي وشكا وشيء نفير رابرين لراوي كرويشك وهاتو طبعا كرويشك طبيعتي أوايا كهلطسان أولني يكسر راكا برزبته الرأك يكسر هل أسي برزبته إنجا الرأك بويا الراوتي آزا كاتيك كرويشك هل أسي سيري زويناكا أبي سيري برزكا بويا زانا چنه برزبته الليلة چونکە کەوتەوە ناو زەوی تر پێت ناگیرێ لەم هەڵسانەوەیە و لەم بەرزبوونەوەیە کە ئەترسێ تووپڕ هەڵ ئەسێ ئەمە پێوتێن نەفیر لە ئەسڵە لە زمانی عەرەبیە هەر ئەم وشەیە لە قورئانە زۆر بەکار هاتووە ئەفەرمێ وما زادهم إلا نفورا انفروا خفافا وثقالا وما كان المؤمنون لينفروا كافة همو أم كلمانا بمعنى راپەڕین دێ واتە كسي إيمان دار رب العالمين فرميت شيتانا كرانا برن مفروض وهاي كبيتان وتراب والجهاد لبينا يخوايا نقبة تمالي هالصن شون كرويش كي يكسر بعض دا وبرزة بيتو أبي أبو كيفيته أو معنى دقيقي نفير الرابرين وشي النفير لزمان يكون الرابرين برامبر دان راو تقريبا جورق لملائمة بيني هي شوي كسكر راء بري يكسر هل أسيته بسريعي أفرميت شيتانا ك ناتوان و كاتك بيتان أو تري انفروا أدي حصن لبينا خوايا في سبيل الله رابرا لبينا خوايا إذ ثاقلتم إلى الأرض خوتان أدنوا بالزاوية هل ناسنو جهاد لبينا خوايا ناك مسألة جهاد لبينا خوايا جل جلاله يكيك لو بابتانيك لشريعتها زوء التركيزي لسدان راو حوالي 400 آيات قرآن باسي جهاد وقتالك صدان فرمايشتي بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم باسي أو ميدانك اتر لفضل وبيقرا هتاوكو أحكام مكاني تفصيلاتي زور كم ميداني جهاد ميدانك زور قوري بس ليرا أمي سرنشتان مو مسألة يقرا كيشم لسورتي غلبت الروم في أدنى الأرض وهم من بعد غلبهم سيغلبون الليرا لم روانجي وسيركي إيمان داران بيان خوشا كفرس الروم شريان الروم ظالبه بس الفرصة كسي يسخوان الجنگ لك الروماك فكريك هي الأمر يا كجنگ برانبر بهمو كفر وجهان أما غلطة مسلمان تاكتيكي هي مسلمان سياستي خوي هي لأمر يا دا صلاتي نية دو كافر جنگ كان كامل لإيمان ونزيك ترى حزك أو زال تربي بلام خدي أميك حز أكي زالو به أقر دا صلاتي بو نوعي كتير ما مالي لقلائك
بۆیە لەلایەک ئەسحاب زۆریان پێ خۆش بۆ ڕۆم سەرکەوێ لەلایەوە خۆیان ئەچن لە ساڵی هەشتی کۆچیە ئەچن جیهاد ئەکەن و جەنگ ئەکەن لە بەرامبەر ڕۆمە. بۆیە ئیمانداران بە درێژایی مێژووی خۆیان هەندە جار هەبوو لە خلافەی ئیسلامیە دەوڵەتی موسڵمانان کە مەیدانی جەنگیان نەبووە، توانایان نەبووە، لەو کاتە حازر نەبوون، کافر زۆری بۆیە ناون، پارەشیان داوە بە کافر بەس بۆی تووشی جەنگ نەبوون، بەڵام لە مەیدان و کاتی خۆیان کە دەرفەتیان بۆ ڕێککەوتووە تۆڵەی خۆیانیان کردوێت. بۆیە مەسئلەی ئەحکامی جیهاد بابەتێکی زۆر قوڵە. عولەما و لە هەموو کتێبێکی فقهیا بیگرە بابێک لە بابەکان یا کتابێک لە کتابەکان باسی جیهاد دەکا، ئەحکامەکانی بە تەفسیل. ئایا مەسەن گەورەی موسڵمانان چۆن جیهاد دەکا، چۆن بڕیار ئەدا، چۆن شەڕ ئەوەستێنە، چۆن ئیتیفاقیات ئەکا، هەمووی ئەوە بە بەرنامەن لە سەلماوە. بۆیە کەسی ئیماندار لە هەموو مەیدانەکانە کاتێک کە ئەوێ بچێتە پێشەوە ئەبێ بەم سەلیقە ئیسلامیە جوانە بڕواتە پێشەوە. لە کتوپڕێکە لەگەڵ هەموو جیهانە جەنگ ناکرێ. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەصحابە هیچ باسێکی ڕۆم و فرز لە ئارایان نییە، پێشیان خۆش ئاسان ڕۆم زاڵ بێ، کەچی هەر خۆیان جەنگ لەگەڵ ڕۆما ئەکەن. ئەفەرمێ ئەڕەضیتم بالحەیاتی الدنیا من الآخرة. لێرە بابەتێکی زۆر گرنگ هەیە. ئینسان بۆچی تەمەڵ ئەبێت لە جیهاد؟ لەبەرەوەی زۆر ڕازیە بە حیاتی دنیا، ئەم جەماڵ و جوانی دنیای بەلاوە شتێکی زۆر گرنگ، وهای لێ ئەکە، تەمەڵی ئەکە، سستی ئەکە. ئێمە دوو شتمان هەیە، مردن لە پێناوی خۆیە، ژیان لە پێناوی خۆیە. لەم دوانە زیاتر نییە موسڵمان. ژیانی پێوا بێ ئەژیم لە پێناوی غێری دینی خۆشتی وان نییە لەسەر زەوی، ئەوە ئیماندار نییە. ئیماندار ژیانی لە پێناوی خۆیە، مردنی لە پێناوی خۆیە. لەو تارێکە باسم کردووە کە ژیان لە پێناوی خۆیە باشترە لە مردن لە پێناوی خۆیە. چەند ئینسان عمری درێژتر بێ و تاعاتکە، ئەوە فەضیلەتی گەورەیە، مەهما کان شەهادەت فەضیلەتی گەورە بێ، ژیان لە پێناوی خۆیە چونکە زۆر قورسە. بژی بۆ خوا، ئین سەلاتی وەنوسوکی وەمەحیایە یەکەم جار ئینجا وەمەماتی للهی رب العالمین. ژیانی ئینسان لە پێناوی خۆیە زۆر گەورەیە، هەموو هەستەکانی، هەموو ڕۆحی شعوری هەمووی لە پێناوی خۆیە جەل جەلاله. یەکسەر ڕاستەوخۆ رب العالمین دەرونی ئینسانەکان، صاحبی دەرونەکان و خالقی دەرونەکان، ئەڕەضیتم بالحەیاتی الدنیا من الآخرة. ئەوە ڕازی بوون هەم هاندانێک شتێ بۆ ئیماندار، چونکە ئیمانداران لە مەسەلەی دنیا زۆر توندن. ئەوە ڕازی بوون بە ژیانی دنیا بەرامبەر بە ئاخرەت، بەرامبەر بە بەهەشت، ڕازی بوون بە وردەواڵانەی دنیا. فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل. محمد متولي الشعراوي أفرمي حياتك كيف يوتري حياة الخيال. إنسان بخيالي خوي بيوي جيانك زور تايبد مسوقرك. طبعا لها اشتاكان هم خيالاتنا زور بون، استو خيالاتنا ماون ألين جياني إنسان بتعبه وجوانا بنا راحتيه أقنا جيان نية. يعني حتى من ببير مكا لە هەشتاکانە ئەیانوو ڕۆژێکیەت پەنجانێ بە پلاکە نان ئەهێنە بەردەست، پەنجانێ بە پلاکە نانەکە ئەڕواتەوە. بە شتێکی زۆر عەجایب سەیرمان ئەکرد، شتێکی زۆر سێ چۆن نانەکە خۆیەت و خۆی ئەڕواتەوە. هەتا کە باسی بەهەشتە کرا، ئەیانوو عیلم وردە وردە لە دنیا ئەگاتە ئەوە چ جای ئەوەی قوتوفها دانیە لە قیامەتە هەر خۆی وردە وردە نزیک ئەبێتەوە، بەس تەمەنای کە یێتە بەردەست. تصور کە ئەگەر حیاتێکی خەیالی بینە پێش چاوی ئینسانێک لەناو قەسرێکە بێ هەرچی شتە تایە بێ، لە ڕووی سەرما و گەرماوە تەواو، هەرچی کەرەستە و پێویستیاتە هەیبێ، هەرچی شتێک ئەوێ وەکو ئەڵێن بە دوگمەیەک بێتە بەردەستی بڕۆ. هەموو ئەوانەی کە لەگەڵیان خزمەتی ئەکەن، دایک بۆ مناڵ چۆن خزمەتەکە ئەوە خزمەتیکەن. طبعا دایک بۆ مناڵ زۆر گەورەیە خزمەت. ممکنە ئینسان خادمێ بگرێ خزمەتی کە، خزمەتکاری ئەم کە، بەڵام ناتوانێ وەکو دایک بکات، چونکە دایک کە خزمەتی ئەم مناڵەی خۆی ئەکا، لەو پەڕی ناڕەحەتیە گۆرانی بەسەر مناڵەکەی ئاڵێ. زۆخوا خادمێ بگرە بڵێ بمشۆ، بڵێ ئادەی کاکە یان پاکم کەرەوە، 100 جوێن لە دڵیەوە بەرامبەرتەدا، بەڵام دایک بە عەکسەوە 100 دوعای خێرە بۆ ئەکە. ئەفەرمێ ئەگەر لەناو ماڵێکی خەیالیە کۆمەڵێ خەڵک لەوێ بن، ئاوا چۆن دایک خزمەتی مناڵەکە ئاوا خزمەتێکن، هەرچی شتە متەوەفیر بێ لەبەر دەستە، هیچ ساردی و گەرمی و نەخۆشی و ئێش و ئازار مادی معنەوی غەم هەم نێتە ڕێگەت.
لە دنیای ئیتر ئەمە ئەڵێن ئەخیر پلەیە پێی گەیشتووە ئەوەی کە ئێوێ هەمووی هەیە دەی هەموو ئەمە بەچاو ئاخرەتە قەلیلون زۆر کەمە هەموو ئەمەی کە لێرە ئەیبینین هەمووی نمونەیەکی بچووک بۆ ئەوێ بۆ ئەو بەهەشتە جوانەی کە رب العالمین تەرخانی کردو بۆ ئیماندارە وشەی مەتاع لە ئەسڵا ڕاغب ئەفەرمێ بە معنای امتداد و ارتفاع دێ یعنی ئەم شتە بەرز ئەبێتەوە و تا فترەیەک لەگەڵ تا یەت اینجا پێوتێ مەتاع طبعا مەتاع بۆ بەهەشت بەکار نایە ئەفەرمێ ومەتعناهم إلى حین لە قورئانە وشەی مەتاع زۆرتر بۆ ئەو شتەیەت کە کۆتا ئەبێ أفرمي ولكم في الأرض مستقر ومتاع إلى حين متعناهم إلى حين وشيء متاع بمعنى برزبونوية آستك برزبته أكبه بوي أفرمي متاع النهار كمك روجوان دو أي شيء بسرايا متاع النبات برزبته دو أي وشكبوني بسرايا لير رب العالمين وشيء متاعي بكار هنا وأفرمي فما متاع الدنيا في الآخرة إلا قليل نيفرمو بدل الآخرة يا من الآخرة فرمي في الآخرة همو متاع دنيا كوكروا لناو آخرة بهشتا دايبن يشتكي بچوك أكات ممكنة همو أم متاعاني الدنيا إنسان داوايك لبهشتا رب العالمين بيشي عطاك بويا فرميتي في الآخرة تشكو شيء متاع الآخرة بكارنايا همو متاع كان الدنيا لنا وآخرتها بتشوكن بوي إنسان هرشي بير لي أكاتو بهرشتي تمل أبي بالرئاسة بعلم بمثلا مالو سرتو سامانة بأولاد بهرشتي كي لتشاو آخرتها هيش تغنية بوي أي عبد ميداني جهاد ميداني آخرته أم تملي وسستيك هتا إذ ثاقلتم إلى الأرض أم ميداني دنياتنا دنيا ويلي كردون كوا تملتانك خوش أويز أفرمي صلى الله عليه وآله وسلم برانبر إنسان طبعا تيربوني نية بربوني نية يعني لو كان له واديا من الذهب ليتمنى أن يكون ثانيا وثالث يقوادي قورة دولشي قورة ألطوني هبه تمنى أكا دوم السهمي هبه ململاني إنسان شل الريف هذا وشل الروح حكوماته ومجتمعاته همووی لەسەر مادەیە یعنی دیقەت بدە ئەگەر سەرۆکی وڵاتێک هەندێک کاروباری خۆی تەنظیم کرد پەلاماری وڵاتێکتر ئەدا ئەوە سوڵتەکەی زیاتر کە ئەوە لە هەموو جیهانە بەس ئەو هەبێ ئەم صفەتە لە ئینسانە ئەنانیەتە لە ئینسانە زۆر خەتەر هەر پەلامار ئەدا دەی هەموو ئەمەی کە هەموویت بۆ دەستەبەر ببێ لەسەر زەویە في الآخرة إلا قليل زۆر کەمە شتێکی کورت و بچووکە بەچاو ئاخرەتە وشيء ثاقلتم لأصل أو شيء تثاقلتم بوا تثاقلية أما قاعديك من هي لباب تفاعل لا أجر فاء الفعل كي بلين ثاء ب تاء كش أكريب ثاء أبي ثاقلتم لبرو ابتداء بالساكنة كي العربية هم زي كي بدنا وت ثاقلتم أوش أو أجينك لم بابي تثاقلا طبعا بو مشاركة ديت طبعا حبي دنيا كجراتك يا شيخ خوشت بهردوكتانا وأكوي أول شيء لورا يجري وباب التكلف شيء لورا يجري كخوي بزور تمل قلنا لحقيقتها إنسان مسلمان نابي زريك تمليت يابي لبرامبر جهاد لبينا يخوا جل جلاله أي أجر هاتوا نتان كرت إلا تنفروا أجرانا بارين يعذبكم عذابا أليما عذابك بشدة أدا ويستبدل قوما غيركم أتان قوري قوم يكترهن إنسان وانا زاني إثر أجر أمن بالدين زرر أكا زور كاد إنسان كاتك بيجيك بيا أكا لنا ودينا بيوا إثر أجر أمن بالدين زرر مندو والله أجر رازقو نبي لك رب العالمين كاركاني خوال سرزيو جيب جنكي يعذبكم عذابا أليما ويستبدل قوما غيركم تو كسي أو ميدان أبو تو أقوري يعني بدرجاي ميجوي أمتي إسلامي چند دولتي مسلمان هبو نما دولتي كترها تشويني خلافت هبو نما خلافت كترها تشويني
نا هەندێک حرەکاتی زۆر گەورەی جیهانی نەمان حرەکاتی تر هاتە شوێنیان يعني تصورك لدواي 100 ساڵەوە ئەخوێنیتەوە بنمونە حرەکەی سەنووسی ئەخوێنیتەوە حرەکەی سەنووسی هەموو جیهانی ئیسلامی جوڵان حرەکەیەکی تەسەووفی جیهادی بوو هەموو جیهانی ئیسلامی هەمووی سەنووسی بوو يعني حتى مكة ومدينة ويمن ومناطق جنوبي وبلين أفريقيا بكاملي هم أمان حركة سنوسي بون دي حركة سنوسي تنها لم يجونا وكي إخوانيته وشان تابعك زور كمي ماو أو قوة هذا أو دا صلاة نما هو كاركاش طبعا لسرتاي حركة وكسيري أكي بهمتك زور قورو دس بي أكا بلان دواي ورده اشتكان أقورين كما لناو أتي يان زور مثلا لكردستاني خماناتو دي قد أذي حركي مثلا طريقي قادري لزماني كاق أحمدي شيخ وشي معروفي النودي وشن بهيز بو كز نبو قادري نبي دواي حركي مثلا نقشي هاتو مولانا خالد ورده جيغي اوي قردو تو لدواي مولاناش ورده سيركي جوري فكرك قرانكاري بسرايا ورده برو نمان أروى خو أزانت فكرة يكتر دواي أودي بهمان شواز لجيهاني إسلامية ديان نمون أبيني بزوتنەوەی زۆر بەهێز ئەکەوێت دانەیەکتریەتە شوێنی ئەویتر ئەڕوا هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەم خاڵەیە ئیلا تەنفیڕوا ئەگەر ئەو نەفیرەت نەبێت لە پێناوی خوا و ڕاپەڕینە لە پێناوی خوا هەم عەذابێکی بە شدەتت ئەدا ويستبدل قوما غيركم ولا تضروه شيئا ئەم خطابە بیرکەرەوە بۆ ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە غەزوەی تەبوکە ئەگەر ئێوە ڕانەپەڕن و لە غەزوەی تەبوکە لەگەڵ خۆشەویستە جەنگ و جیهاد نەکەن هم عذابك أليمتان أدا بإيشتان أدا هم إيوش أقوري مرجني أصحاب بقوري تصورك ولا تضروه شيئا أو هاء علماء التفسير فرميانا احتمال أبو دوشد بقرته وإيش كان ولا تضروه شيئا هي الزر بخوانا جينك إيو بقوري قومي كتير بيت شوينتان ولا تضروه شيئا أجر إيوة جهاد نكن لخدمة بيغمبره صلى الله عليه وسلم إيوة أقوري هيج زر رجل بيغمبري خوا صلى الله عليه وسلم ناكوي والله على كل شيء قدير خواهي قرأ دا صلاة دارة بسر هموش تيكا وقديرة زور بتوانايا بسر هموش تيكا أتواني قران كاري لإيوا بكا أتواني عذابتان بدا أقر پشتان كردا ميداني جهاد وجنگ أم آية بيروزا همت برز كرنوي مسلماناني تيا هو إيمان داران چيتانا كبيتان بوتري جنگ وجهاد لبيناوي خوي أوش تماليكا تەمەڵیکردن لە مەیدانی جەنگ و جیهادا ئینسان زۆر بۆ دواوە ئەهێنێ لە فەرمایشتەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەفەرمێ يوشك أن تتداعى عليكم الأمم كما تتداعى الأكلة على قصعتها نزيكة يوشك وأفعال مقاربة بمعنى النزيكية نزيكة كقوم كانوا قال كان هرهم وشون كوم الله برسي فلا مار يقص أخواردن أدنوا أيخون زور نزيكة أعوى هلا ماري ايوه بدن ورده بتان خون اصحاب سريان صروا فما امن قله منا يومئذ يا رسول الله صلى الله عليه وسلم كم لو رجاء ومن ليكن فما انتم يومئذ كثير لو رجاء زور ايمان دارن ايوه ولكنكم غثاء كغثاء السيل بس وكو كفي سردرياوان بوشي وكو كفي سردرياوان هوكاركي تشي لو رجاء هوكاركي اويك كراهية حب الدنيا لدلطانا وكراهية موت أترسن لوي بمرن حب الدنيا لدلطانا جيجير بو إتر كافر هيش السابق تنبوناك وإنساني إيمان دار لچندين وتارا باسم كردو أبي جنجي مالك واقتصادك لدروا تاخوي دروسك بلام قط مالنا خاتنا ودلي قط حياتي دنيانا خاتنا ودلي همو أميك هاي لسرزويا هي توبة ناكات اللحظة تشيجك لنيجك ولا سجديك أيبين فرمو همو أما يسر زويه توبة بيركر قد ضل النشطة أويك كافران دولة مندن كافران أوان هي كافران ظلمكن كافران لو أنا بقرر توي عابد أبي زور أقل لأخوانا سكي خود تشيجي تو روحي تو اللوية راس الدنيا كو أكي تو جنجي مال لقل كافرانا أكي چون جنجي إعلامت هي جنجي مالي شت هي بلام قد أم مالو سر السامان ناشتنا ودلو
چونکە ئینسان هەر شتێکی مەحدودە ئەی خوات و ئەی چێژێت و تەواو غەیری ئەوە نییە. ماوەتەوەی چەندێک خزمەت بە دینەکەی ئەکات، چۆن ژیانی لە پێناوی خۆیان سەرفەکە، وەکەیش هەموو لەحظەیەک ئامادەیە بۆ ئەوی ڕۆحی لە پێناوی خۆیان سەرف بکە. ڕۆح خوا کە بەخشیوەتی بە تۆ خۆت خاوەنی نیت و ناشزانی کەی و چۆن ئەڕواتەوە. بۆیە ئینسانی موسڵمان ئەگەر عەقڵی کارامەی خۆی بخاتە کار، کام شوێنە زۆر خەتەرە بچێتە ناوی کە ئەجەلی نەهاتوێ خۆ هیچ شتێکی لێ نایە، و ئەگەر ئەجەلیشی هات کام شوێنە زۆر مەحفوظە بچێتە ناوی هەر کۆتایی پێ. بۆیە ئەگەر چاوی دڵمان بکەینەوە ئەبینن بەڕاستی مسلمانان لە عالەمی ئیسلامیە و لە جیهانی ئیسلامیە کە ئەم وەزعە ناڕەحەتە بەسەریانە تێئەپەڕێ. ئەو حبی دنیای ئەوەی کەڵێن حبی دنیا وا تەسەوڕ مەکە بەس پارەیان خۆش بێ، ئیتر حبی ڕئاسەتە، حبی حیزبە، حبی منافسەیە لەسەر دەسەڵات، ئەنواع جۆری حب تێکەڵ ئەبێ. وهای کردووە کە ئەو بەها و گەورەی ئومەتی ئیسلامی بڕوە، وهای کردووە کە ئومەتی ئیسلامی نەتوانن پێکەوە هەنگاوەکانیان بنێن بۆ ئایندەیان بزان چی ئەکەن. ئەی تەسەوڕ کە ئێستا تۆ ئەگەر ئازاری موسڵمانە بدرێ جەرگت ئێشەکە، کەچی هەر ئەم موسڵمانەی ئازار دراوە لە کاتی ڕاحەتیە کە پێکەوە دانیش نەبێتە ئیختیلافتان و جەنگتن. چونکە مەسەلەی ئیخلاس و برایەتی ئەم دوانە زۆر گرنگە. لە مەسەلەی برایەتیە بۆیە کەوتۆ دوای ئیخلاسەوە، ئینسان لە ئیخلاسە تەواو صاف ئەبێ. بەڵام لە برایەتیە جاری وا هەیە براکەی لە کاتی زەحمەتە ئەم هانە دڵی ئەجوڵێ بۆی، بەس کاتێک کە وەزع چاک بوویەوە ئەو دڵجوڵانەی نامێنێ، کە ئەمە پێچەوانەیە کە ئیمانداران زەلیلن لە بەردەم یەکترە، عەزیزن بەرامبەر بە کافران. بەڵام سبحان الله لە کاتەکانی خۆشیە یەک تۆز ناڕەحەتی لەسەر ئەم ئومەتە نەما لە دوای نەمانی خلافە ئیسلامە یەکسەر هەمومان پێکەوە بەرەبینە یەکتر. ئەی تۆ 100 ساڵە بیرکەنەوە ئەم هەموو بزوتنەوەی لە دوای یەک دروسە بێ، ئەم هەموو مەلا و شێخ و ئەم هەموو طالبی علم و هەر هەمووی دێ هەمووی تەنافوسە. بۆ چونکە هەدەفەکەی خۆمان نەدۆزیوەتەوە کە کافری گەورەیە، هەمومان لە بین یەکترا یەن و ئەڕۆین، ناتوانین هەنگاوە گەورەکان بنێن، هەمووشی ئەو حوضوڵی نەفسەیە. بەڵام لە کاتێکە کە ئەکەوینە ناڕەحەتی و بێتاقەتی ئەوانە ئومەتی ئیسلامیە کە گرێتەوە. یعنی بیرکەرەوە جاری وا هەیە موسڵمانی شوێنێک عەزیەت ئەدرێن لە جیهانە هەمووی، لە غەزە کێشەمانە بێ هەموو جیهان مزاهرەیەک کە غەزە وەزعی باشە بێ، یەکێک ئەڵێ ئەوە ئیخوانن، یەکێک ئەڵێ کورە ئەوە جیهادیان نەکردو، یەکێک ئەڵێ ئێران دەعمیانەکە، هەر یەکەمان شتێکیان پێ ئەڵێ، بەڵام کە زۆریان بۆیە هەمومان یەکە گرینەوە. ئومەتی ئیسلامی ئەم حاڵەتانەی زۆر ناڕەحەتە بەسەریاتی ئەپەڕ، ئەبێ زۆر ئاگای لێبێ. هەموو لەحظەیەک ئەبێ هەموو گەنج و لاو و پیر و هەموو جۆرەکانمان ئامادە باشیەکی تەواوی تیابێ لە پێناوی خۆیان ڕۆحی سەرفکە. ڕۆح چییە بۆی لە پێناوی دینەکەمیان سەرفکە؟ هەرچی ڕەب العالەمین لە منی داواکە بۆی سەرفەکە. بۆیە ئاسانترین شت بەلای کەسی موسڵمانەوە بریتێ لە ڕۆحی کە لە پێناوی خۆیان بیبەخشێ، چونکە ئەزانێ ڕەزامەندی خوا بەدەستەیە، ئەزانە ڕەب العالەمین لە گوناهەکانی ئەبورێ. تەلەبەیەک کۆتا قسەم لە خزمەتانە، ئەزانێ ئیمتیحانی هەیە، کە ئەزانێ ئیمتیحانی هەیە شەوی ئیمتیحان زۆر خۆی مانووەکە، جاری وا هەیە 2 ساعات ئەخەوێ، ئەخر خۆ متعەیەکی زۆر باش، ئیسراحەتێکی زۆر خۆشە کەچی ناخەوێ. بۆ چونکە هەدەفێکی هەیە، هەدەفەکەی ئەوەی دەرەجەیەکی بەرز بێ. دەی بیرکەرەوە تۆی موسڵمان هەدەفەکە لە پێش چاوتە کە بەهەشت، چۆن لێرە خۆت مانوو ئەەکەی لە پێناوی ئەو بەهەشتەیە؟ مناڵێک گەنجێک تەڵەبەیەک ئەمە ئەزانێ لە پێناوی خۆیە خۆی ماندوو لە پێناوی دەرسەکەیە خۆی ماندووە کاتاوەکو ناجح ئەبێ. ئەی تۆ موسڵمان کە سوور ئەزانی و یەقینت هەیە چۆن لە پێناوی دینەکە تا خۆت ماندوو ناکەی هەتاوەکو ڕەزامەندی ڕەب العالەمین بەدەست بهێن. خوای گیان ئێمە لەبەر خاتی تۆ لە خزمەت ئەم پەیامەشینەی تۆیە وەستاین، دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین بناوي جوانت بصفتي برزة باسمي عظمت. أم درسانا من لقبولك يا رب العالمين، أم جوقرتنا من لقبولك يا أكرم الأكرمين. خويا داوال لي أكين أم سورة بيروزة بكرة رأيك الروشني جيان من يا رب العالمين. خويا بكرة راينا وقوركان من بكرة شفاعة الروج محشر من درجة كان خير بسر من بكرة وهمت من بو خزمته دينداري زياترك. يا إلهي داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزة باسمي عظمت
بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە لە گوناهەکانمان ببورە یا ئیلاهی ئومەتی ئیسلامی لە ناڕەحەتێکی زۆر زۆرە یا ئیلاهی هانامان بۆ لای تۆ هێناوە یا ئەکرەمە الئەکرەمین بەرزمان کەرەوە قەدرمان زیاد کە یا ئیلاهی بمان خەرەوە سەر قاچەکانی خۆمان یا ئیلاهی کافران و بێدینان لە بەردەممانە زەلیل کە یا ڕەب العالەمین خوای دڵمان یەکخە ماڵمان یەکخە وشەمان یەکخە بەرامبەر بە کافران یەکمان خە یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان شبهات و شەهەوات شەیاطینی ئینس و جین زۆریان بۆ هێناوین یا ڕەب العالەمین هانای فەقیری و زەعیفی و زەلیلی خۆمان تەنها بۆ لای تۆ بەرزەکەینەوە دەیا ئیلاهی بە هانامانەوە وەرە عەفومان کە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە خوای داوات لێکین لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی مردوەکانمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بەناوی جوانت بە صیفەتی بەرزە عاقبەتی مناڵی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەخێر بگێڕە یا ئیلاهی ئەگەرچی ئێمە خزمەتی دینەکەی تۆمان نەکردبێ بەڵام بەخوا ئیلاهی دینەکەی تۆمان خۆشە یا ئیلاهی بەخوا دڵمان پڕ لە خۆشەویستی بۆ تۆ یا ئەکرەمە الئەکرەمین محمد المصطفى صلى الله عليه وسلم چرای گەشی دڵمانە یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین بەم خۆشەویستیانەی ناو دڵمان دوعاکانمان قبول کە یا ئەکرەمە الئەکرەمین بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەمە الئەکرەمین یا ربی خوای گیان ئەمانەوە سڵاوی خۆمان بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بگەێنین خوای یەک ناومان لە خزمەتیا بێنە سڵاوەکانی ئێمە پێ بگەێنە محەبەتی دڵی ئێمە پێ بگەێنە یا ئەکرەمە الئەکرەمین یا ربی خوای بمان گەڕە لەو عەبدانەی کە تۆ لێیان ڕازی ئەبی خوای لێمان ڕازی بە خوای لێمان ڕازی بە خوای بمان گەڕە لەو عەبدانەی کە ژیانیان لە پێناوی تۆیە سەرفەکەن بمان گەڕە لەو عەبدانەی کە مردنیان لە پێناوی تۆیە یا ئەکرەمە الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کڕەمی خۆت یا ئیلاهی شەهادەتمان بە قسمەت کە سەرمان بەرز کە یا رب العالمین خوای بمان گەڕە لەو عەبدانەی کە لە ساحەی مەحشەرە لە بەردەم تۆیە سەریان بەرزە یا رب العالمین خوای لەگەڵ شوهەدا و صالحین حەشرمان کە لەگەڵ ئەصحابی رسول الله صلى الله عليه وسلم حەشرمان کە لەژێر سێبەری ئاڵای پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم حەشرمان کە و کۆمان کەرەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین دوعاکانمان قبول کە گرفتەکانی دنیامان چارەسەر کە ئەوەی ئەمانەوە و خەیرە بۆمان لە دنیا پێمان عەتاکە ئەوەی شەڕە بۆمان لە دڵمانی دەرکە و لێمانی لادە یا رب العالمین خوای ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حرام نەبین خوای محتاجی حراممان مەکە خوای زەلیلی ناو گوناهەکانمان مەکە یا ئیلاهی زەلیلی ناو گوناهەکانمان مەکە زەلیلی دەستی دوژمنمان مەکە یا ئیلاهی دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەورە لە گوناهی منیش ئەژبوری خوای لەمان قبول